چونچی بەڕاستی خێزان مەسئولیەتێک و بەرپرسیارەتێکی زۆر زۆر قورسی لەسەرە، چونچی خێزان حتمە ڕۆڵەی هەیە، دەبی هەوڵ بداتن بزانی ئەو ڕۆڵەیە دۆستایەتی چێ دەکا، ڕەفاقەتی چێ دەکا، لەگەڵ چێ هەڵس و کەوت دەکا. ئەتو ئەگەر بتەوێتن بزانی کوڕەکەت یان کچەکەت خوڕەوشتی کووە، بڕۆ بزانێ لەگەڵ چێ دەگەڕێتن. ئەگەر خوڕەوشتی کوی چۆن بۆ کوڕەکەی تو و کچەکەی توش هەمان ئەخلاقی هەیە، زۆر زۆر بە ئاسانی بۆ بەریار دەکەویتن. اینجا ئەگەر خێزان بیوێ ئۆڵەکەی پەروەردە بکاتن، هەر دەبی لە سەرەتادا هە لە منداڵیەوە دەبی چاودێری بکاتن، فێری ئەمانەتی بکە، فێری ڕاستگۆیی بکە، فێری نوێژی بکاتن، فێرە هەڵس و کەوتی موسڵمانانەی بکاتن. چونچی ئەگەر لە سەرەتادا ئەتو بەو کارەی هەر نەستی، کۆتاییەکەیدا زۆر زۆر زەحمەتە، زۆر زۆر زەحمەت دەبی. هەر لەبەر ئەوەشە پێغەمبەری خوا دەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەمووتان شوانن، واتە هەمووتان بەرپرسن، کەسێک نییە بەرپرس نەبیتن، هەمووتان بەرپرسن، هەمووشتان مەسئولیەتان هەیە لەو بەرپرسیارەتەی کە لە سەرتانە، هەمووتان بەرپرسن. کەواتە ئینسانێک بەرپرس بیتن هەری خیانەت بکە، کەسێک بەرپرس بی نابی ظلم بکە، کەسێک بەرپرس بیتن نابی ماڵی خەڵکی بخواتن، کەسێک بەرپرس بیتن دەبی چاودێری ڕعیەکەی خۆی بکاتن، ظلمیان لێ نەکرێتن، تەعەدایان لێ نەکرێت، نەک بە خۆی ظلم و تەعەدایان لێ بکاتن. مەسئولیەت زۆر گرانە، چونچی مەسئولیەت بە هەموو کەسێک ناگیرێتن. مەسئولیەت دەبی کەسێک ئەمین بیتن، کەسێک ڕاستگۆ بیتن، کەسێک ئیماندار بیتن، کەسێک عادل بیتن. ئەوە شانی بەرپرسیارەتە، ئەوە شانی مەسئولیەتە هەر بگریتن، ئەوە دەسووتێتن بۆ ئەوانەی لەژێر دەستیدانا. چونکی بەڕاستی هۆکارەکان ئەوەندە زۆر بوونە حساب ناکرێن، ڕێگایەکان ئەوەندە زۆر بوونە باز ناکرێتن. ئەو هەموو ڕێگایە، ئەو هەموو تەکنۆلۆجیایە، ئەو هەموو شەیطانە، ئەو هەموو فرتوفێرە، ئەو هەموو عیلەیە، ئینسان ئەگەر زۆر زۆر چاودێری خۆڵەکانی خۆیتان لەدەستی دەچیتن. بڕۆ ببینێت تەماشاکە، هەر کەسێک کە تووشی تاوانێک بووە لێی بپرسە دەری برادەرەکەم وای برادەرەکەم بۆی نیشاندا، برادەرەکەم هاوکاری کردم، ئەوجە لە هەموو شتێک بگرە.